9 فستیڤاڵی فیلمی کوردی نیویۆرک دەست بەکار و چالاکیەکانی کردووە. ئەمساڵ خولی نۆهەمی فستیڤاڵی فیلمی کوردی نیویۆرک ئەنجام دەدرێت. یەکەمین فستیڤاڵی کوردیە لە ئەمریکا. ئەم فستیڤاڵە تەنها بۆ نمایشی فیلمی کوردیە لە کوردستانی گەورە، باشوور و باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا. ئەو کەسانەی دەتوانن فیلم بنێرن بۆ فستیڤاڵەکە دەبێت دەرهێنەرەکە کورد بێت. ئەگەر فیلمەکەی دەربارەی کورد بێت یان کورد دەبێت، یاخود دەرهێنەرەکە کورد نییە بەڵام دەبێت بە دڵنیاییەوە فیلمەکەی دەربارەی کورد بێت. بۆ ئەمساڵ 400 فیلمی کوردی پێشکەش کراون کە لە نێویاندا 30 فیلم هەڵبژێردراون بۆ تەواوی کاتەگۆریەکان. فستیڤاڵەکە لە 20 ئەیلول دەست پێ دەکات و هەتا 28 ئەیلول 25 ئەیلول بەردەوامە بێت. ئەم فستیڤاڵە لەلایەن The New York Kurdish Cultural Centerەوە بەڕێوەچێت. ئەم سنتەرە لە ساڵی 2017 دامەزراوە بۆ نمایشکردن و پێشخستنی چاندی کوردی، بەسازکردنی بۆنە و پێشەنگا و نمایشی فیلم لە ناوچەی نیویۆرک. Yar